لەگەڵ هاتنی وەرزی بەهار سروشتی کوردستان گۆڕانکاری بەسەردادێ بە هەمان شێوە شیر و ماستی ئەم مەڕانەش دەکەونە ناو بازاڕەکانەوە. ئێستا ئێمە لەم بەرنامەی ساڕێش دەمانوێت بزانین گرنگترین ئەو نەخۆشیانە چین کە لەوانەیە تووشی ئێمەی مرۆڤ بن لە کاتی خواردنی شیر و ماستی ئاژەڵەکان و ئایا جیاوازیان چییە لە ڕووی تەندروستیەوە لەگەڵ ئەو ماستانەی کە لە ناو کارگەکانە دروست دەکرێن. پەنیر و ژاژی و لۆر و قەیماغ و چەندین جۆری تری خۆراک کە لە شیر دروست دەکرێن ئەگەری پیسبوونیان بە بەکتریا هەیە. مامەڵەکردن لەگەڵ ئەو شیرەی کە ڕاستەو خۆ پاش دۆشینی ئاژەڵەکە دەکەوێتە بەردەست خاڵی هەرە سەرەکیە لە پاراستنی بەرهەمەکە لە میکرۆب و ڕێگەگرتن لە توشبوون بە نەخۆشی. لە کوردستان بە تایبەتی لە وەرزی بەهاردا دروستکردنی ئەم بەرهەمانە زۆر زیاد دەکات. بە هەمان شێوە گۆڕانکاری لە کەش و هەوا و ناجێگیری پلەکانی گەرمی کار لە سیستمی بەرگری لەش دەکات. هەموو ئەمانە لەوانەیە نەخۆشمان بخەن. لە هەمان کاتدا پێکهاتەی خۆراکی بەرهەمەکانی شیر زۆر گرنگن بۆ جەستە و پڕن لە توخم و مادەی زۆر پێویست بۆ گەشەی ئێسک و پێگەیشتنی خانەکان و تەندروستی ماسوولگەکانمان. کەواتە دەبێت شێوازی ڕاست و دروستی بەرەمهێنان و خواردنی شیر و بەرهەمەکانی تر بزانین. لە یەکێک لە گوندەکانی خواری و هەولێر مامکاوێس و خێزانەکەی بەردەوام سەرگەرمی دروستکردنی ماست و بەرهەمەکانی تری شیرن. مانگاکان ڕۆژانە دەدۆشرێن. شیرەکە کۆ دەکرێتەوە. مامکاوێس و خەڵکی گوندەکە تەنها بەرهەمەکانی خۆیان پێخۆشترە لەوانەی کارگەکان. مامکاوێس ئێوە لە بۆ تەندروستی مەڕ و ماڵاتەکەتانەوە بی شیر و بەرهەمەکانی خاوێن و تەندروست بن چ دەکەن؟ مەڕ هەیە نەخۆش دەکەوی گوانی تێک دەچی ئەو شیرەی نابی تێکەری شیرەکەیت کە بکەی شیرەکەی بەڵکو دەوی بڕێژی ینی ئەو شیرەی ئەنگۆ لە بۆ ماست بەکار نایەن نەخێر دەبی بیڕێژی دەبینی مەڕێک دەزێت هەتا 3 ڕۆژان نابی شیرەکەی تێکەرکەی شیرەکەی ژەنگە ئەوە لە بۆ بەرخەکانی خۆیەتی ئەوە لەوە بەرخەکان تا 3 ڕۆژان ئەوە شیرەکەی تێکەت لە ماستیش کە لە شیرەکەی تێکەچی ئەتو بە خۆت مامکاوێس ماستی خۆتان دەخۆیان هی ئەو معمەلوشتانی کە دروست لۆی خۆتان بەس هەیتمان معادلەیتمان بەشکو چێرە و مەڕە و بزنەوە قەت ماستی ئەو معمەلانت خواردیە؟ بەکەمی کۆ تامی کۆ لەگەڵەوەی زۆر فەرقی هەیە. ئەو پرسیارەی لە مامکاوێسم کرد ئەنگۆش هەمان جوابتان هەیە لە بۆی ینی حەستان لەی معمەلان هەری خۆتان دەخۆن ینی لەبەر چیە سەبەبەکەی کە حەستان لێ نییە صحیحترە تامی هەر لێنە هیچیانە شیرنە تا هیچ تامەشی نیە ینی برێ تام سۆوی دەگەچی خۆشی لێبێ هیچ تامەچی نیە بە زۆتە شیرنە و وڵا سێرێ دەدۆشم جوان دەدۆشم و دەچم گوانی بسمیل دەکەم و لە پەقرەت دەکەم جوان دەهینمەوە دوای دەیپارزنم و نامەنزەرە دەنێم سەعاتێک لەسە دەبی دەیکورێنم دەیڕێژمەوە جوان هێوێنی دەکەم و دای دەپۆشم و چ گوانم شوشتووە دەڕا دەیدۆشم و دەیهینمەوە دەیپارزنم و دەیکەمە سەرێ ئەو شیرەکی زەردبی تێی ناکەین و دەبینی ئاوسا تێی ناکەین و لای دەیدەین و شیرەکەش خاوێن بێوکەت کە تێی دەکەین و نالم یەک چتی بکاتە یەک کای بکاتە نایە هەیە قشپلی دەکەوتە نایە ئەو هەر بێزنێ دەفتەوە هەر نالم بخۆی پەنیری لێ دروست دەکەم لۆری لێ دروست دەکەم دۆ لۆ دروست دەکەین مەڵای ماستیت کە ناکڕین. لەگەڵ دکتۆر مستەفا کە پزیشکی ڤێرترنەریە دەڕۆمە دوو شوێن. یەکێکیان کارگەیەکی بەرهەمێنانی شیرەمەنیەکانە کە لە شیری وشک دروستی دەکەن، ئەوی تر کێڵگەی جوتیارێکە کە پرۆژەی بەرهەمێنانی شیر و بەرهەمی تری فرێش و تازەی هەیە. ئێستا لە بەشێکی ئەم کارگەیە گفتوگۆیەک لەگەڵ دکتۆر مستەفاکەم سەبارەت بەوەی شیری فرێش یان شیری وشک ئەو بەرهەمانەی لە ئەم شیرانە دروست دەکرێت جیاوازیان چیە لە ڕووی تەندروستیەوە؟ جیاوازیان بەو شێوازە نییە
زۆر بیتن بە جیاوازیەکان لە ڕووی تەندروستیەوەدایە شیر وشک کە پێشتر ئامادەکرایتەوە هەندێک مادەی پارێزراوی تێدایە کە ماوەکەی بدرێتێک کە شێف لایفەکەی بدرێتە کە ساڵە و نیوە بەبێ ستاندەری تایبەتمەندی عێراقی ئەو شیرانە بەکاردێتن لە معمەلەوە بە شێوازی تەندروست پێدەبینین ئەمە بە باش دەزانین تەندروسترە لە شێوازی کە بە شیری فرێشی کە لە ماڵەکان و لە شوێنەکانی تر بەکاردێتن تاقیمترە خاوێنترە تاقیمترە و خاوێنترە و تەندروسترە لەبەر ئەو شتانانە کە لەو بەربوومانە کە پرۆدەکت دەکرێتن لە شیری وشک زۆربەیان بە ئامێر و دەستکاری ناکرێتن تەنها شیرەکە دەکرێتن لە شوێنی کۆتاییەکە لە ناو پەخرەتی خۆی و تایبەتی خۆی دادرێتن و دوای تەحویلی ناو کۆگایەکان دەکرێتن لە هەمان کات لەو مەرحەلە کە شیرەکە دادری شیرە کوشک عینەن پاستۆرایزیشن دانانی هەوێن ئەو شتانان هەموو بە ئامیر دەکرێتن هیچ دەداخولێکی مرۆڤ لێ ناکرێتن تاکو پرۆدەکتەکە دەرەچیتن کەواتە کەمتر وای لێ دێ پیس ببێت بەڵێ کەمتر پێست دەبیتن شێوازی تعقیمکردن و چاودێریکردنی خەتەواتی پرۆدەکشنی ئەم بابەتە زیاتر چاودێری کرایەوە ئەی شیری فرێش ناتانین حکمی بکەین لەسەر شێوازی تەندروستەکەی لەبەر ئەمە یەک بیدایەتەوە نازانین ئایا ئەو ئاژەڵە نەخۆش تێدایە نەخۆش تێدا ئەو نەخۆشی ئەگەر تێدا بوو ئایا تەسیرەکەی تا چەندە لەسەر ئەو شیرەکە دروست دەکرێتن ئەو یەک دوو شێوازی دۆشینەوە ئەگەر ئایا بەدەستی بیتن یان بە میکانیکی بیتن کە بە دۆشینی ئالی بیتن کەواتە لە ڕووی پێک هاتە خۆراکێکەوە شیرە تازەکە یان شیرە فرێشەکە باشترە بەڵام لە ڕووی توشبوون بە میکرۆبەوە ئەو زیاتر معڕەزەکە تووشی میکرۆب بێ و ئەکید پێی بگوازرێت ئەکید یعنی گومان لەوەی نییە کە شیری تازە ئەکید قیمە غیدایەکەی باشترە بە زووترین کات دەگاتە دەست بەکاربەر کە ئەوش بەکاری دەینیتن و قیمە غیدایەکەی تقریبا 100 یان 100 هەتا بەو شێوازەیە بەڵام شیری تۆزەکە قیمە غیدایەکی کمترە بەس شیری ئەو پرۆدەکتانە کە لە شیری تۆز بەکاردێتن وەکو معمەل و شتانانە کە لە هەرێمی کوردستان ئەو کارە دەکرێتن تەندروسترە زیاتر لە شیری تازەکە لەبەر لە شیری تازەکە ناتانین چاودێری و کۆنتترۆلکردن و ڕۆشنبێری ئاژەڵدار ینی بزانین تا چەندە چەند تەندروستە و نازانین لەبەر زۆر بەش بۆ ئێوە کەواتە ئاسانترە چاودێری کارگەکان بکەن وەگلەوەی بتوانن چاودێری ئەو هەموو مەڕووماڵات و گوندشینانە ئەکید بۆیە بەرپرسیارەتی ئەوان زیاترە لە هەڵگرتنی خاوێنی و ئەکید ئەوە کە ئەمە دوایی ئەبێ پێش ینی ئامۆژگاری تەواویان پێ بدرێ بزانن چۆن گوانەکە دەدۆش پێویستە ئەکید پێویستە کە ئەو ئاژەڵدارانە ئامۆژگاری بکرێتن. بەرهەمی کارگە لەگەڵ بەرهەمی جوتیارەکان لە تام و پێکهاتەدا جیاوازن. لە کوردستان چەندین کارگەی بەرهەمهێنانی شیرەمەنیەکان هەیە. سیستمی کارەکانی کارگە بە گشتی گرنگی بە شێوازی لەناوبردنی میکرۆبی زیان بەخشتەدا. هەر کارگەیەکیش پزیشکێکی فێرکردنەری تایبەت بەخۆی هەیە. دکتۆر عەبدولمەجید پزیشکی فێرکردنەری کارگەکەیە. پێکەوە لەگەڵ دکتۆر مستەفا بەنێو کارگەکەدا دەڕۆن و قسەمان بۆ دەکەن. دکتۆر عەبدولمەجید حالی حاضر چ شیرەکی بەکاردێنن لە ناو کارکردان بۆ بەرهەمهێنانی بەروونبەکان؟ دکتۆر بەڕاستی لەبەر نەبوونی شیری فرێش بە بڕی پێویست لە بۆ کارگەر بە ناچاری دەبی شیری پاودەر بەکاربێنین وەکو سەرچاوە بەڵێ. ئەو شیرە بەکاردێنین ئەو بەرومانە کە پرۆکتیکتن بە شێوازێک کۆنتترۆلی مایکرۆبایۆلۆژیەکەی دەکەنەنگۆ ئەمە ئەو شیرەکە ئامادە دەبی پەستەرەی دەکەین لەژێر دەرەجەی پلەی گەرمی دیارکرا و بۆ کاتی دیارکراو تا دڵنیا دەبین لە نەمانی مایکرۆ ئۆرگانیزم لەناو ئەو شیرە. دوای ئەوە کە دەبتە بەرهەم ئەمە سێ تاقیکردنەوەمان هەیە تاقیگەی تایبەتمان هەیە لە ناو کارگە لە هەر نمونەك جۆرەك نمونەك وەردەگرین و فاسی بەکتری ڕۆ دەکەین و ئەلحەمدولله هەتا ئێستا نەتیجەکان هەمووی
ڕێک پێک دەرچۆ و سەلامەتن. ئەو پێکاتانە کە هەنا لەناو پرۆدکتەکانتانە گەر ماس بیتن یان ماستاوە بیتن یان پەنیرەکان بیتن بەستاندەر ینی نسبەی چاوراتی نسبەی حامفی و قاعدی ئەو شتانان هەموو بەستاندرە؟ بەڵێ بەڵێ مهندسی تایبەتمان هەیە بەرپرسی بەرهەمهێنانە بە بەردەوامی فاسی پێکاتەکانی شیرەکە دەکەن لە پرۆتین و لە چەوری و دەیگەڕێتەوە سەر دۆخی خۆی و هەروها جیهازی پێشمیتەریشمان هەیە لە بۆ دڵنیابوون کە ماستەکە بوویتە ماستیان نەبوو. ئایا ئەو وەکو قیمەی غیدایی ئەو ماستانە ئەنگۆکە پرۆدکت دەکەن فەرقی هەیە لەگەر ماستەکەی کە لە شیری تازەی بەرهەم دێت؟ ئەمە ڕێژەی شیر وەکو خۆی لێ دەکەینەوە پێش ئەوەی بیکەینە بەرهەم لە پرۆتین و لە چەوری و لە پێکاتەکانەوەی خۆی دەژێڕینەوە بەڵام بەڕاستی لە ناو خەڵکیمە نەزرەکەیە هەر حەز دەکەن بگەڕێنەوە سەر بەرهەمە خۆماڵیەکان بەڵام لە بۆ لایەنی تەندروستی من بە دڵنیاییەوە دەڵێن بەرهەمەکانیمە سەلامەتترن و پاکترن لە بەرهەمە خۆماڵیەکان لەبەر ئەوەی ئەمە بەزانین دەیکەن و ئەوان ڕەنگە بەبێ مەبەست لەبەر ئەوەی شارەزایی تەندروستیانی ڕەنگە حەقی خۆی نەدەنێ. دکتۆر عەبدولمەجید بێجگە لەو پشکنیانانە بخۆتان دەکەن لە ناو کارگەی بۆ بەربوومەکان چلایانی تر پشکنینەکان و نمونەی وەردەگری لە بەربوومەکان پشکنین دەرەی دەکرێت؟ بێگومان دکتۆر لایەنی تەندروستی سەردارمان دەکات بە بەردەوامی نمونە وەردەگرن لەو بەرهەمانەی کە ئەمە بەرهەمی دێنین دەبێن لە تاقیگەی مرکزی تاقی دەکەنەوە ئەنجامەکانمان دەدەنێ و بێنەوە کوالیتی کۆنتترۆل بەرهەمی زۆری ئەوانیش دێن نمونە دەگرن دەبەن و فحسی دەکەن و فحسی مایکرۆبایۆلۆژی و فیزیاوی و کیمیاوی ئەو فحسانەی پێویست بێ هەمووی دەکەن و ئەلحەمدوللا هەتا ئێستا بەرهەمەکانمان لە ستاندەری پێویست دەرنەچوان. لێرانە خاڵەتی گرنگمان هەیە کۆگاکردنی بەربوومەکان لە ناو کارگەی وەکو ئەو دەبینن لە ناو ساردکەرەوە دانرایە کە پلەی پێویستی ئەو بەربوومەکان ئایا کاتی گواستنەوە و بازارکردنی لە دەرێ بە چ شێوازەیەەکە؟ بەڕاستی دکتۆر ئەوە کێشەی گەورەیە لە بۆ مەز لەبەر ئەوەی خەڵکی لە وەچیلەکان و لە فرۆشیارەکان ڕۆشنبیری تەندروستیانی نازانن بە کۆگایکەن خۆی باشترین پلەی هەڵگرتنی بەروبوومی شیر لە 4 پلە هەتا 6 سەدیە ئەوانیش زۆر زاروەیە سەلاجیانیان بەرهەمی زیاتر دەجێڕەوە بە مەبەستی فرۆشتن لەبەر ئەوە حەقی خۆی نادەنێ هەڵگرتنی ماز لەو پلەیە بێگومان ئەو عمرەی دەداتێ و زیاتریشی دەداتێ ئەگەر بە درستی هەربژێر هەروها لە ماڵەکان ئەو کڕیارانەی کە دەیکڕن ئەوانش پێویستە لە ناو سەلاجەی دابنێن لە ناو فێنەکەری دابنێن هەتا ئەو ماستە عمری درێژتر بی و ئەو عمرەی لۆ دانرایەتەوە بی. ئەنگۆ وەکو تیمتان هەیە چاودێری بەربوومەکانتان بکاتن لە بازار؟ بەڵێ تیممان هەیە لێرە ئەو بەرهەمەی دەردەچی لە ناو کۆگای تایبەتە لەو پلەی کە گوتبوو بە سارەی تایبەت بە ساردکەرەوە دەستە بازار لۆ خۆشمان سەلاجەی زۆرمان تەوزای کردی دایتمانە ئەو بایعانەی کە فرۆشتنیان تا ڕادەکی دیارکرا بە خۆمان دامانایە بۆ ئەوەی بە شێوەکی دروست بگاتە دەستی بخۆر. شوان ساڵەیی خاوەنی پرۆژەیەکی تایبەتی خۆیەتی لێرە گوانی چێلەکان بە ئامێری تایبەت دەدۆشێن. کاکشوان چۆن دەتوانی مەسەلەن دڵنیایی بێ بە هاوڵاتی کە ئەم شیر و ماستەی لە بەروبوومی ئاژەڵەکانی تۆ دروست دەکرێت تووشی نەخۆشیمان ناکەیان بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی وەکو تۆ ئەم ئاژەڵانە بەخێوەکەن و شیر بەرهەمەهێنن چۆن دڵنیاییمان دەدەنێت کە تووشی نەخۆشی نابین پێیان ئێوە چیتان کردووە لەگەڵ ئاژەڵەکان؟ بەڵێ وەکو خۆم قساکەم وەکو خۆم ئەو کاتەی لوقاحیانەکەین ئەو کاتەی نەخۆش بن دەرزیان لێدەین چەند ڕۆژێک بە لەقەت دەرزەکە نووسراوە لەقەت دەرمانەکان نووسراوە چەند ڕۆژ نابێ گۆشتی بخورێ شیری بخورێ ئێمەش شیرەکە فڕێدەین هەتا سافە بێ لە چەند ڕۆژی دەرزێکە سافە بێ ئینجا چ بە شیری بێ چ بە ماستی بێ ئینجا بەکاری لێنی. ئەوە بە نیسبەت ئەوانەی کە لە تایبەتە بە دەرزی کوتانەکان ئەی وەکو
بڵێن چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو شیرەی پاشەوەی لە ئامێرەکە دێتە دەرەوە خاوێن ڕاگررتنی نەهێشتنی پیسبوونی بە میکرۆب لەوانە چیەکەن ئەو شیرە هەموو دەبەی خۆی هەیە دەبەی فافون و ستیل و دەشورێ و بە خاوێنی ڕاگیرێت دوایش کە دۆشرا دیسان دەپاڵدرێ اینجا دەیکوڵێنین و ئەگە بیکەین بە ماست ئەگەر بە شیری بیفرۆشین بە شیریش سار دەکەین دەرەزەی تقریبان دێنە 2-3 ئەوە اینجا لە دەبەیەکەین بفرۆشت. لە کوردستان ئەو پرۆژانەی ینی خەڵکی وەکو تۆ کە ئەو نوع پرۆژانەی هەیە و کە دەیانەوێت شیری تازە و فرێش بدەنە کارگەکانیان بدەنە ئەو شوێنانی کە ماست و قەیماخ و پەنیر و ئەشتانی لێ دروستەکرێت تا ئێستا لە چه ئاستێکە ئەوەی کە تۆ هەست پێکرد بێ هیچ کێشەیەکتان هەیە؟ کێشەمان بەڵێ کێشەمان ئەوەیە کە غەزنمان نییە کە مانگات زۆر بوو شیر زۆر بوو پێت سەرف نابێ کە پێت سەرف نەبوو هیچ مەعمەلێک نییە لێ دووەرگرێ ئەگە لێتی ژوەرگرێ بە ساڵێەوە داوات لێکا کە بۆت دەرنێنێ کە بۆتیش دەرنایێنێ مەجبوری زۆر کەس 15 مانگا کڕێت مانجە دوانسییان بە زەرەر دەیفرۆشێتەوە وازی لێ دێنێ ئەگە بێت و مەعمەلێکە بێ بە ساریێکی مناسب هەم بۆ ئێمەش هەم بۆ ئەوانیش ئێمە پڵان و تحقیمکردن و هەموو شتێکمان لە کۆڵە بێتەوە بەس دەمێنێت بە خێوکردنی ئاژەڵەکە ئەو کاتە دەت هەیە دەتوانانی 15 قل بە خێوکەی دەتوانانی 20 قل بە خێوکەی ینی شیرتان خەسارە بێ شیری ئاژەڵەکانتان خەت؟ بەڵێ زۆر کەس شیری خەسارە بێ باڵی پێی سەرف نابێ خەسارە بێ لەبەرەوەی شوێنێک نییە بتوانن لێ هەڵگرن بۆ دەرەجێ بێ کە بەڵێ بەڕاد نییە بەڕادی گەورە نییە مەغزانێت شتێک نییە کە لی ساردەوەکەی و هەڵیگری تۆ هاوڕێکانە دەتوانن ڕێژەیەکی زۆر شیر دابین بکەن بۆی لە جیاتیەوەی کارگەکان شیری وشک بەکاربێنن شیری تازەی ئێوە بەکار بەڵێ زۆر کەس بە منە لێ بزانە قەت یەکێک نییە مەعمەلێ گەورەدانا لە ئێمە وەرگێ عقدمان لەگەڵ بکات چەندی بوێ ئێمە ئاژەڵی زیاتر بە خێوەکەین شیرەکەی دێنی. دکتۆر مستەفا سەبارەت بە جیاوازی ئەم جۆرە دۆشینە لەگەڵ ئەوەی کە بەدەست دەدۆشرێت لە ڕووی تەندروستیەوە زانیاریمان دەداتێت. چەند ئاماژگارێکمان هەیە بۆ ئەو خاوەن ئاژەڵدارانانە کە مانگای شیری بەخێو دەکەن بۆ مەبەستی بەرهێمەیناری شیری تازە پێویستە سەرەتاییەوە دڵنیا بن لە نەخۆشی نەبوونی ئاژەڵەکان لە بۆ وەرگرتنی شیرەشی تەندروست لە هەمان کاتش هەر کاتێک ئاژەڵەکە نەخۆش بوو پێویست دەبای شیرەکە لێڕانەچێشی کاتی بە عیلاجکردین بە دەرمانکردنی ئاژەڵەکان لە بۆ چاکبوون لە نەخۆشیەکان پێویستە ئەم ئاژەڵانە هیچ شیرەشی لێ وەرنەگرێتن تا ئەو ماوەیە کە لەسەر دەرمانەکە نووسرایە کە شیرەکە لێ وەرنەگیرێ. ئەوە لایەکە لایەن دووەم دێنە لەسەر شیردۆشینەوەکە پێویستە پێش ئەوە شیر بوو دۆشتێتن ئەو ئامرانە کە بەکاردێتن لێ شیر دۆشینەوە تاقیم بکرێتن و ئامادە بکرێتن لە شیر دۆشینەوەکە هەمان کاتش گوانەکان بە تەواوی بشورێتن و تاقیم بکرێتن و خاوێن بکرێتن اینجا ئامریکانیان لەسەر ببەسترێتن تا ئەمە شیرەکی تەندروستتر وەربگرین لە هەمان کاتش پاش شیردۆشینەوەکە پاش کۆگاکردنی پاش کۆگاکردنێکی ئەو شیرە پێویستە بە کۆگایەکی باش کۆگا بکرێتن بەخۆمان هەمومان دەزانی پاش شیردۆشینەوەکە شیرەکەکە لە حیوانەکەی وەردەگرین پلەی گەرمایی بەرزە پێویستە ئەم شیرە لە ناو ساردکەرەوە دابدرێتن کە پلەی گەرمایەکە دابەزیتن تا 4-5 دەرەزە اینجا بە بازارکردنی هەمان کاتش پێویستە لە کاتی بازارکردنی خاستن لە هاویناندا لە ناو ئۆتۆمبیلێکی ستاندەری ساردکەرەوە بیتن ئەو شیرە بگوازرێتەوە بۆ بازار تا ئەمە ئەم شیرە بە شێوازێکی تەندروست و باشتر بگاتە دەست بەکاربەر. دەربارەی نەخۆشیەکان و ئەو نەخۆشیانە کە دەگوازرێتەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤۆک و نەخۆشی تێفۆئید و حمەی ماڵتە و ئەو نەخۆشیانانە کە سەبەبی دروستبوونی ئەو نەخۆشە هەندێک بکتریایە پێویستە بەکاربەر کاتی وەرگرتنی شیری تازە شیری فرێش پێش ئەوە بەکاربیێنن لەبەر ئەگەر بوونی گومانی لێبیکەنە ئەو نەخۆشانە تێدا بیتن بکوڵێنتەوە ئەو شیرە لە پلەی گەرمای کات تاکو 6 تا 7 پلەی گەرمای کە لەو پلە گەرمایە دڵنیا دەبین کە ئەو مایکرۆبە دەکوژرێتەوە اینجا شیرەکە بەکاربێتن یان وەک خواردن بەڕاستوخۆ یان بکردنەوە ماست و پەنیر. بڕوامان ئەوەیە کە ئەم شیرە بە ئامێرەکان دەدۆشتێتەوە
تەندروستتر دەبێتن لە دۆشینەوەی دەستی کە پاک و خاوێنتر دەبێتون لە هەمان کاتشیە ینی هیچ پیسایی لە کاتی دۆشینەوەکەی لە ناو شیرەکەی ناکەویتن ئەوە تەنها لە ناو سۆندایەکە دەچێشرێتن بۆ ناو ئەو شوێنە کە کۆ دەکرێتەوە و زۆر تەندروستریشە و باشترێشە دەبی ڕەچایەوەش بکرێتن ئەو ئامێرانە بەردەوام تعقیم بکرێتن کە شیرەی تەندروستت بداتی. چەند نەخۆشیەک هەیە کە لە شیری میکرۆباوی توشمان دەبن. بە هەمان شێوە چەند شێوازێک هەیە بۆ ڕێگەگرتن لەم نەخۆشیانە. دکتۆر بنار جەمال پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە. چەند خاڵێکی گرنگ دەخاتە ڕوو لە توشبوون بەو نەخۆشیانەی کە لە ڕێگای ئەو پێکهاتە شیرەمەنیانە دروست دەبن. کۆمەڵێک نەخۆشی زۆرمان هەیە کە لە ڕێی ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ ئینسان. دیارترینیان لەوانەی خۆمان کە لە مەڵتەقەی خۆمان ئەگوازرێتەوە نەخۆشی حومەی ماڵتا و گرانەتایە. ئەم میکرۆبە لە ناو مەڕووماڵاتە زۆر بربڵاوە لە بینی خۆیانە و زۆر جارکە ئەو مەڕووماڵاتانە توش بوون ئینسان تووشە بێت کە لە بەکارهێنانی بەرهەمەکانیان بە تایبەتی لە بەکارهێنانی پەنیری کوردی خۆمان گۆشتی حیوانی توش بوو کە زۆر باش نەکوڵابێ ماست ئەگەر زۆر باش نەکوڵابێ ئەم میکرۆبە هەتا دەرەجەی 60 توانای ژیانی هەیە ئەگەر شیرێک باش بکۆڵێنرێ ئەو میکرۆبە لە ناوەچێت. نیشانەکانی تای ماڵتا بیدایەت کە نەخۆشەکە تووشی میکرۆبەکە ئەبێت ئەو میکرۆبە ڕەنگە چەند ڕۆژی یەکەم هیچ نیشانەیەکی نەبێت لە دواترە بە تایەک و لەرزێکی زۆر بەقوت دەست پێ ئەکات وە بە بەردەوامی ئەم تاو لەرزە لە بەرزبوونەوە و نەزمبوونەوەیە ئەمە دیارترین نیشانەیەتی و هەندێک جار ئازارێکی زۆری ماسوولکەکانی لەشیانە بێت و ئازاری ئێسقانیان نەبێت ئازاری جونگەکانیان نەبێت و هەندێک نەخۆش بە حاڵەتێکی دەگمەن ئازاری سەری بەقوتیانە بێت و ئیلتیهابەکە ئەچێتە بەشەکانی جسمیانەوە. ئەگەر نەخۆشەکە ئەو نیشانانەی هەبوو دواتر ئێمە چەند فەحسێکی سەریع هەیە کە لە ڕێی خوێنەوە ئەکرێ پێڵێن بڕۆسێل لە IgG IgM سیرۆلۆجی ئەمانە فەحسێکی سەریعە و تەشخیصی نهایی بە زەرعی خوێن ئەکرێت یان بە زەرعی مۆخی ئێسقان بەو شێوەیە. بەڵام بەڕاستی ئێمە حەزەکەم هەر لێرەوە ئاماژە بە شتێک بم هەندێک جار نەخۆشەکانی لای خۆمان بەغەڵەت نیشانێکی بەسیتیانە بێ ئەچن خۆیان فەحسی ئەو حومەی ماڵتا ئەکەن فەحسە سەریعەکە کە ئەمە زۆر جار لە نەخۆشی ترە ڕەنگە بەرز ببێتەوە بەغەڵەت تەشخیص ئەکەن یان نەخۆشەکان خۆیان ئەڵێن ئێمە حومەی ماڵتامان هەیە کە مەرجیش نییە ئەو نەخۆشیە بێ بەڕاستی. لەبەر ئەوە تەشخیصکردنی نەخۆشیەکە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان چونکە ئەم نەخۆشیە وەکو ئیلتیهابی نەخۆشیەکانی تر نییە پێویستی بە 1 مانگونی و عیلاجەیە لە 2 هەفتەی یەکەمە ئێمە کە تەشخیصی نەخۆشیەکانەکەین بە عیلاج بە دەرزی بە کانولا عیلاجان ئەدەینێ و دواتر بۆ ماوەی 1 مانگی تر بە شێوەی حەب عیلاجانەینێ یعنی مجمەلەن 1 مانگونی و عیلاجی ئەوێ. بەڵام ئەگەر بێت و حومەی ماڵتا تأثیر لە دەمارەکانی سەر بکات یان لە تأثیر لە ماسوولکەی دڵ بکات لەم حاڵەتانە 3 بۆ 6 مانگ عیلاجی ئەوێت و میکرۆبەکە میکرۆبێکی زۆر قورسە و بە ئاسان نییە عیلاجکردنی هەندێک جار لە دوای عیلاجکردنیش سەر هەڵەیاتەوە جاروای ئەمە نەخۆشمان هەیە 1 مانگونی و عیلاجی ئینە بای سیر ئەکەین دوای فترەیەک ئەم نەخۆشیە سەر هەڵەیاتەوە. نەخۆشەکان ئەوانەی کە تای ماڵتایان هەبووە لە ساڵەکانی پێشوە سەتیدان معڕەزن بۆ ئەوی کە توش ببنەوە یان نەخۆشیەکە سەر هەڵباتەوە لەبەرەوەی یا بە مەزبوطی عیلاجی وەرنەگرتووە یان کۆمەڵێشتی بەکارهێناوە جارێککە میکرۆبەکە هاتوۆتەوە ناولەشی و نەخۆشیەکە سەری هەڵداوەتەوە. خۆ پاراستنیش بە هەمان شێوە بەم شێوەیە بێ. یەکەم شیر ئەبێ زۆر باش بکۆڕێنرێ ماست ئەبێ زۆر باش بکڵێنرێ بەنسبەت پەنیرەوە باشتر وایە لە شوێنەکە کە ئەو نەخۆشیە بەربڵاو بوو پەنیری کوردی بەکار نهێنرێ چونکە پەنیر ڕێژەی کوڵانەکەی زۆر بەرز نییە ناکاتە ئەو حەدەی کە میکرۆبەکە لەناو بەرێ و گۆشت بە تایبەتی گۆشت زۆر باش بکڵێنرێ یا زۆر باش ببرژێنرێ لەو حاڵەتانە ڕێگاکانی خۆپارێزی و بۆ ئەو کەسانەی کە تەعاملیان لەگەڵ ئاژەڵا هەیە یان قەسابن زۆر باشتر وایە لە کاتی سەربڕینی ئاژەڵا عینەک لە چاو بکەن دەمامک ببەستن و زۆر خۆیان
بەباشی بپارێزن لەوەی کە خوێنی ئاژەڵەکە بەر شوێنی برینیان بکەوێ و بۆ ئەو کەسانەشی کە ئاژەڵیان زۆرە و نەخۆشیەکە لەناو ئاژەڵەکانەکە بڵاو بۆتەوە باشتر وایە دەمامک بەکاربهێنن. ئەو بەرهەمانەی کە لە شیر دروست دەکرێن بەرهەمی گرنگ و پێویستن. زۆر بە زوویش بەکتریاکان گەشەیان لەسەر دەکەن ئەگەر بە ڕێگایەکی تەندروست مامەڵەیان لەگەڵ نەکرێت. بەرهەمی جوتیارەکانی کوردستان تامێکی تایبەتیان هەیە، بەڵام پێویستە بە تەواوی شارەزاییان دەربارەی شێوازی تەندروستی بەرهەمهێنان و هەڵگرتنی بەرهەمەکانیان پێ بدرێت. کارگەکانیش پێویستە بیر لە شیری تازە و فرێشی خۆماڵی بکەنەوە تاوەکو بە کەمترین ڕێژە پێویستیان بە مادەی پارێزەر و سەرچاوەی ناتەندروست بێت، چونکە کوردستان خاکێکی بەپیت و گوندنشینی چالاک و کارامەی هەیە. هەرشاد.